قوتابخانە ئەربیل ئولا لە باژێڕێ هەڤلێرە بە درێژاییە هەفتێ ساڵان خوێندەواری و نویسینا زۆربەی خەڵکی هەڤلێرێ لە پێکاتێن کورد و تورکمان و کریستیان و جیهی لە ئەvê قوتابخانێ بوویە. قوتابخانە ئەربیل ئولا کەڤنترین قوتابخانە هەڤلێرێ ئەتهێت هەژمارتن. ئەف قوتابخانەیە لە ساڵا 1920 هاتیە دروستکردن. خەڵکێ هەڤلێرێ دەستپێکێ لە ئەvê قوتابخانێ فێرە خوێندن بووینە. دیڤدا قوتابخانەیەن دیتر jî دروست بوونە. ئەتنەهادا ئەف قوتابخانەیە بیە موزەخانە و ئەرشیفا 100 ساڵان یا ئەvê قوتابخانێ. ئەتهێت نمایشکردن بۆ خەڵکێ کوردستانê و سەردانی kerên بیانی و وڵاتên ئەقلیمی. ئەتکارین بێژین لە دەستپێکا هەفتێ ساڵên چووی ئەف قوتابخانەیە چرایە زانست و زانستخوازی و پێکڤەژیان و مرۆڤدۆستی بوو فەرهەنگا ڕەنگا و ڕەنگا کولتور و دابوونەریتên جودا بوو لەسەر ئاستê کوردستان و عێراقê. هەڤدەم کوڕوکچان لە هەموو پێکاتên جودا لە ئاین و نەتەوەیên جودا ئەتناڤا ئەvê قوتابخانەیەدا خۆ دیتەوە. ئەف قوتابخانەیە ببوو cihê hêvî û ئومێدا لاو و هەفتنیشتیمانیên کوردستانê. ئیسماعیل بەرزنجی ژیێوی 6 ساڵە و بوو demê 37 ساڵان خزمەت ed buwarê perwerdêda kiriye. Hestaye bi parastina erşîfê êkem qutabxaneya Hevlêrê û dîvda berfireh kiriye bo erşîfê perwerdeya Hevlêr an ku bîrûkeya durustkirina erşîfa Erbil Ûla û perwerdeya Hevlêr li avahiyê qutabxana Erbil Ûla ev bîrûkeya wî bûye. تماشاوانên hêja ev demê hewa baş. Bername pêkvejiyan ev care et nava qutabxaneyekê de ku ev qutabxane ziyatr 100 salan e ya berdewam bûye et biyavê pêkvejiyan û pêkvebûn û rêzgirtin el bûçûnên ciyawaz û el ayînên ciyawaz. El sala 1921 heta sala 2002 vêre qutabxane bûye. Musilman û mesîhî û cihiyan el vêre xandiye. Binçîne û binaxeyê pêkvejiyan gelek eb ciwanî hatiye damezrandin. Heta niha jî beşek li wan qutabyan û li wan mamostayên wî çaxî ed jiyanê de mayne. Me divêtin bu hewayên berêz çîroka jiyana wan işaliyê pêkvejiyanê de, işaliyê mirovbûn û mirovdostiyê de bu hewayên hêja bideyne xuya kirin. Mamosta Cemîl Zeytû Kiristiyan e. خزمەتێک زۆر هەیە ئەت ناوا قوتابخانە پێکڤەژیان لە ئەربیل ئولا. ئەتبێژیت ئەو دەما من ئەvê قوتابخانێ بووم پێکڤەژیان وەکە سمبولێکێ بوو cihê şanaziya me hemiyan bû. ئەتبێژە kirina قوتابخانە ئەربیل ئولا وەک موزەخانە دیسان قوتابخانە پێکڤەژیانê ئەتهێت دروستکردن. ئەوانی کە پلەی بەرز وەریان گرت لە هەولێر و دەرەوەی هەولێر. ئەربیل ئولا ئەو ئەربیل ئولا بوو وەختی ئەمن لەوێ بووم. ئەربیل ئولا پێکەوەژیان یعنی دیار بوو. هەفت مامۆستا مەسیحی بووین. چەند یا دڵخۆشکەرێک و ئەڤ ڕووکە ئەف مەدرسەیە وەکو موزەخانەیەکی هاتیە پاراستن یادگاریên hewe hemî tê de hatîne parastin. ئەوە توراتەکە کاک نەزیح ئەو توراتە دەبیبی پارێزی. بەڵێ. و ئەوە هەنگاوەک بوو لە بۆ ئەو پارستنە. ئەو مۆزەخانە نەبایە یعنی ئەربیل ئولا مێژووی ئەربیل مەحو دەکرا. بەڵێ. ئەو مۆزەخانە بووە هۆکارێک لە بۆ دامەزراندنی ئەربیل ئولا دیسان. ئەم نها وەختە بەحسا پێکڤەژیانت کەین بێژین پێکڤەژیان شتێک gelek جوانە و gelek bercestet nava کوردستانê dat. Wî serdemî jî da çawa bû çawa te peyravkirin? واللهی ڕۆژێک هەستمان نەکرد نە ئەوە مەسیحیە و نە ئەوە مسلمانە. قەت نەبوو. مامۆستا مدیر بێت، مامۆستا معاون بێت، مامۆستا سەرپەرشتیار بێت، فەرق جدا نەبوو. Tu dibînî ke êkil wan faktorên ke ev medreseya navûbang bûye û şîndestê xwe hebûye û heta vê gavkê jî cihê şanaziyê ye. Êkil wan faktor ew bû ke ev hemû pêkhate nava vê qutabxanê de wek heft xand bê ku rojekê hîç kêşeyek jî durust bibît navbera wan de. کێشە مستحیلە
أبد نبو مامۆستا دگەل طلبة مامۆستا گەل مامۆستا گەل إدارة حمو پێکەوە وەک برابوو وقتا أو أربيل الأولى وەک مؤسسة بوو وقتی معهد دامەزرا لكن جسري سيداوة معهد معلمين ربطك لقل أربيل الأولى أربيل الأولى بوا جي مشاهدة وتطبيق راهنان لبو معهدي طلبي معهد دهاتنا كنما اختصاص هبو لأربيل الأولى يعني ما مستاي بي ما مستاي علوم بي لتشار حتى شش ما مستاي بيركار بي لتشار حتى شش هروها إنجليزي يعني هر بابتك ما مستاي خوي تايبت هيا وجوري خويش كايا مختبر هيا وجيجاي كشتوكال هيا مع مصاي بسبور لكشتوكال مع مصاي بسبور لعربي مكتبة هيا هزاران برتوكي تدايا لبو طلبو لمو مافصيان لبو خواندن جوري موسيقى هبوا يعني هر بابتك جوري خاص تايبتي خوي هبوا عمر فرهادي لساڵە 1944 لە ئەvê قوتابخانەیە بوویە بەحەس لە یادگاریên خوتکەتن ئەدگەل قوتابی و مامۆستایên ئاین و نەتەوەین جودا ئەتناڤا ئەvê قوتابخانەیەدا. من لە ساڵی خوێندنی 1944 لەو قوتابخانەیە لە پۆلیەکی سەرەتایی وەرگیرام. بەڕێوەبەری قوتابخانەکە یادی بەخێر مامۆستا سید غریب سید سلیم بوو ستا وێنەی هەیە لێرانە برجاندانە ماوە لە پۆلی یەکەم وانە مامۆستا کە لە پۆلی یەکەم وانە دەرسی بە من گوتبێ مامۆستا بوو ناوی کەمال عەبدولقادر زەلیزادە کەمال عەبدولقادر نەشات بە کەمال ئەفەندی چاوشین ناسرا بوو مامۆستایەکی بەڕێز بوو کورسپەروەرێکی بوو نیشتمان پەروەر بوو بەیانیان کە ئەمەیان ڕێز دەکرد ئەو سروودە کوردیانەی پێدەگوتین کوردستان جێگای بەسکەی شێرانە جێگای هاوارگەی کورد و گۆرانە خوای هەرخۆش بێ بۆمان تاسەر بێ پاشماوەی خاچی ماد و بابانە نەسرین دەمێت سەردەمی هیچ سانسورەکە بوو سەروان تشتێت ئەوەسان نەبوو بەڵام من سەردەمی ڕژێمی پاشایەتی بوو بەڵام سبەینان پێشی بچینە ژوورەوە ناوپۆلەکان چارێگە زووتر زەنگۆڵەلەی دەدا ڕادەوەستاین سرودمان دەگوت پۆلی یەک پۆلی دوو پۆلی سێ پۆلی چوار پۆل بوو کە جەنابەت قوتابی بوو لێرە یعنی ڕنگدانەوەی پێکەوە ژیانی ئەو کات چوون داتە پێشچاو کە لە قوتابخانە وەرگیراین ئەمن هەتا ساڵی 50 کە جوەکان ڕۆیشتن زوو زۆر بوون گەڕەکی جوولەکان ئێستا بە ڕسمی ناوی تعجیلی هەوودە ئێستا ئەو بەشەی قوتابخانەی ئەربیلولا بەشەکە لەو گەڕێکە جوەکان لێرە بوون چارۆچکەی عەنکاوە هەبوو ئەوان قوتابخانەی سەرەتاییان هەبوو لە بۆ خوێندنی ناوەندی کە دەهاتنە دەبوو بێنە هەولێر باسی کەساتیەکی جووت کرد گوتی ئەو کات کە جووەکان لێرەیان چوو لێرە بەجیان هێشت کەساتیەک ماوە کە لە سوجن بەر بوو بەڵام دوای چەند ساڵی تریش بەردام بوو لێرە ژیان گوزەر بکات بەخۆی مامۆستایە بوو شوع مەخلوف شوعی بوو ئەو کاسەی زەرسەردەمی پاشایەتی کە جیرا حکم درابوو ویستی بمێنێتەوە گوتی من کابرایەکی وەتەنیم ئەو وەختەدان بە وەتەنی نیشتمان پەروەر واتە ناچمە ئیسرائیل لێرە دەمێنێمەوە عەبدولسەلام عارف ئەو وەختە وەزیری ناوخۆ بوو جێگری سەرۆک وەزیرانیش بوو کابرایەکی ڕەگەزپەرست بوو گوتی نابی بێنێت تۆ سەهێنوی نابی ببینێەوە دەری کرد لە عێراق هێنە دەرەوە مامۆستا ئینگلیزیمان جوو بوو زەکی بارۆغ بوو ناوی ئەو جیاوازیە بەڕاستی هەبووە لە ناو خەڵکەک لەوانی ئەوە گوتیەوە کافرە ئەو بێدینە ئەوە وایە لە ناوانی شەوانەی ئەوە هەبوو بێدینی خۆی پێڕاست بوو کەیفی خۆیەتی بەڵام بەگشتی ئەو جۆرە ئەمانەتێک کە لە هەولێر هەبوو لە نێوان دیانەت و قەومیات هەولێر کورد و تورکمانی زۆر لێ بوو عەرەبی لێ بوو ئەوانە هیچ ئەو جیاوازیان نەبوو چندی سال لێرە ژیم پێکهاتێ جیاوازت بینم و نەتەوێت جیاواز ئەو پێکە ژیانە هەولێر هەیە یا ئەوڕۆکە نییە یا گەلە قەدیمە بۆ نمونە ساڵە 1920 قوتابخانە یەکەم قوتابخانە هەولێرێ چەندی پێکهاتی دیکە تێدامینە نەتەوێت دی وەکی موسڵمان و مەسیحی و جوو لەوێ مامۆستا و خوێنکار بینە و پێکە ژیان لەوێ شەبیە
و ام نوکجی بردامی دینا پکایجیانه هیودارم ام همه مروف گرینگی انسانیت بدین گرینگی پکایجیانه بدین اگر ام گرینو میجوا کردستان و هولیر بتایبتی ام دیوینن که هولیر برتی بیل دیکی پیکوژیانی بدیوازی بو کلدان آشور کریستیان و مسلمان آجی و نمونه که پیکوژیانی بیه نمونه که جوان بیه بو پیکوژیانی و یک جیکلو نمونه اوه کو کتین کریستیان لقطابخانه گل کتین مسلمان بوینه و هولیر هتانو که جیک نمونه که جوان پیکوژیانه لکردستان و الهمدی هانی کو ازدی مسلمان کریستیان کلدان آشوری و همون نتوی جواز خود گرفت. ئەمڕۆ منوکو قوتابێک سەردانی ئەم مۆزەخانەیەم کردووە کە پێشتر لە ڕاستیە ئێرە یەکەمین قوتابخانە بووە کە لە هەولێر دروست کراوە و کۆمەڵێک شتی کولتوری زۆری لێیە کە پەیوەندی بە مامۆستا قوتابیەکانەوە هەن کە لێرە خوێن هەم خوێندوانە هەم خوێندنیان تەواو کردووە و زۆر شت لێرە سەرنجی ڕاکێشان بە تایبەت شتێک کە سەرنجی ڕاکێشا بن پێکەوە ژیان بووە لێرە ئەو وەختی لە خوێندن لە مەکتەب فرق نەبوو لە مابەینی کورد و تورکمان و عارەب و مەسیحی و جوولەکە و هەموو پێکەوە دەژیان یعنی هیچ فەرقێک لە مابەینی هیچ قەومیەتێک هیچ ئەدیانەک نەبوو طبیعتا من لەو توانەی دانیشتیما تقریبا لە 2002 ئێرە کودلێ مرکزێکی پێکەوە ژیانە یعنی بە عارەب و بە تورکمان و بە مەسیحی و بە بڵێم ئەگەر جوورەکەش لێرە باید جوورەکە ژات یعنی زۆر زۆر لە دەرەوە هاتینە برادر و یەزیدی و شتانەش مامۆستا قادر غەریب ئێک لە قوتابیên دێرینە بەحەس لە ڕەوشا پێکڤەژیانێت کرد ئەتناڤا قوتابخانە ئەربیل ئولا و گەڕەکە تەعجیل کۆجهی و مسلمان ئەبهەفرات ژیان هەروەسا مامۆستا قادر هەستایە bi parastin û komkirina belgên dîrokî yên şorişên Kurdî. 52 yek cûnema lêre. Ew salî êreyan teslê dekird. Ême 6 mang çûne mektebî saniyeyê. Mamostakeman bi navê Şemûn Efendî bû. Oş Mesîhî bû. Bes yek cûnema bû. Bez lêre teban cûleke مامۆستا هەبوو ئەگەر لە ڕووی کۆمەڵاتیەوە باز بکەین مامۆستای بەڕێز ئەو کات لە ڕووی کۆمەڵاتیەوە پێکەوە ژیان چۆن بووە کە لە بیرت مابیتن خەڵک چون سەردەری لەگەل یەکتر دەکرد چون جیرانەتی لەگەل یەکتر دەکرد ئێمە خۆمان لە گەڕەشی جوولەکان دەژیین ئەمە ئەقەلێ بوون لەوێن دەر مالی ئێمە بوو لای بەستێ سەربەستەکەی لایەکمان جوولەکە بوو ئەو بەریمان ئیسلام بوون و پاشیوی ئیتر هەموو جوولەکە بوو بەرامبەرمان مالی مەلا شەریفی بوو یعنی ماڵی مەلاش هەر لە گەڕەکی جووەکان بوو مەلا شەریف مختاری مختاریش بوو و تەنیشتەوان حتا دەهاتە بازار هەموو جوولەکە بوو ئەو ناوچێ ئێمە دەیانگوت ئەوەی تعجیل یەهود مریشکمان سەرە بڕی دەچوون جوولەکان بۆمانیان سەردەبڕی براکەی من سونەت کرا جوولەکان سونەتیان جەنابەت یەک لەو کەساتیانەی کە خزمەتێکی گەورەت کردووە لە زوور دنیاش گەڕای لە ئەڵمانیات خوێندوتە لە ئێستا جەنابتان لە سویدی جارجار سەردانی کوردستان دەکەیەوە باسی ئەوە دەکەن کە ئەرشیفی شۆڕەشەکانی کوردی لە لای خوو بەشێکیان کو کردیتەوە ئەمە چۆنە؟ وەڵا خۆی کاتی خۆی کە چوونە دەرەوە یەک شت لە مێشکی ئێمە بوو هەرەکەی کوردی دەستی پێکرد ئێمەش بە واجیبی خۆمان دەزانی کە ئەم حرەکەیە بڵاو بیتەوە دەنجی ببیتن چکۆ لە ناو شاخ تۆ شەڕەکە هیچ فایدەی نییە
و زۆر ئەوە جیلی من نەبوو جیلی پێشتر ئەم شتیان دروست کردبوو بڵێم وڵات جیلی منەوە ڕاست نییە من زۆر شت لەوان فێر بوو وەکو بلێ عیسمەت شەریف کەمال فواد سعدی زەیی ئەوانە پێشی من بوو لەوێ دەرێ و تەوان ڕێگایەکە ئەوە بوو دەمان گۆ دەمە خەڵقی کوردستان داون کوردستان چییە کەمان گۆدا بلێ عێراق بلێ عێراقیان بلێ ئیران یاندا کوردستان داگۆ چی ئەفغانستان ئەو هاالێ هات بە سەبر شتەکە تطبیع بوو ئەو ئەرشیفە چ بوو ئەوەی جەنابەت کو کردیتەوە ئەم ئارشیفە ئەوە سەبر کۆم دەکردەوە خۆم ئەمە لە عایلەیەکی ئەوەیە کوبلەی کتێب وشت کۆ دەکەینەوە ئەمە هەر نامم کۆ دەکردەوە پولم کۆ دەکردەوە ڕێڤەبەرێ موزەخانە ئەرشیف و پەروەەردە هەڤلێر ئەدبێژە قوتابخانە ئەربیل ئولا لە سەردەمێ کەڤن و هەتا نهوژی بنگهێ پێکڤەژیانێ ئەتهێت نیاسین ئەف ئێکەژی باڵە خەلکێ بیانی بخۆ ڕاکێشایە سەردانی کەرن موزەخانێ gelek dilxweşin dema evan dîmenên pirrî pêkvejiyan û mirovdostî û pir û ciwanî dibînin. قوتابخانەی ئەربیل ئولا کە بە قوتابخانەی بەیەکەوە ژیان ناسراوە. قوتابخانەی بەیەکەوە ژیان واتە بەیەکەوە ژیانی ئاین و ئاینزا جیاوازەکان. ئەو پێکەوە ژیانەی کە ئێستا لە هەولێر و لە هەرێم دەیبینین دەتوانین بڵێن ئەربیل ئولا ڕۆڵێکی یەکجار زۆری هەبووە. بۆیە ئێمە کە مێژوو ئەرشیفی بەیەکەوە ژیان و پەروەردەمان پاراشتووە پێویستمان بەوە هەیە ئاوڕێکی جددی لەو ئەرشیفە بدرێتەوە کە من تەسەوڕ دەکەم دوای چەند ساڵێکتر ئێمە نەتوانین بیپارێزین لە گەرمی لە ساردی لە ڕتوبەت لە تیشک خەڵکی بیانی سەردانی لێرە دەکات دەتوانم بڵێم زۆرترین میوانەکانمان کونسوڵخانەکان ئەو میوانانەی کە دێن ئەو گەشتەوەرانە و گەشتیارانەی کە بیانین کە دێن چی ئەڵێن سەبارەت بەم کارە سەرسامی زۆری پیشان دەدەن بە تایبەت گەشتیارە ئەوروپیەکان زۆر سەرسامی خۆیان پیشان دەدەن دەڵێن ئێمە لە ئەوروپا خاوەن مێژوێکی زۆر دوورترین لە ئێوە لە فێرکردن لە پەروەردا بەڵام مۆزەخانەیەکی ئاوهامان نییە کە ئەو خەڵکانەی دێت سەردانی لێرە دەکەت چه کەسانی ناوخۆی بن چه بیانی بن کە سەردانی لێرە ئەەکەن لە چه کاتێکەوە لێرە کراوەیە و کاتی داخلیش ئەبن پیتاقەیە بە پارە بەشدار ئەبن یانژی خۆڕایە ستافەکەی ئێمە لە منەوە تا هەموو کارمەندەکان تووشی حاڵەتێکی نوستالۆژیا بووین بێرەوە ناتوانین بێ مۆزەخانە ڕۆژانی یەکشەمە تا پێنجشەمە لە کاتژمێر 8 بەیانی تاوەکو دوای ڕۆ ئێرە کراوەیە بەڵام ڕۆژانی شەمەش کە ڕۆژانی پشووی خۆمانە تەنانەت هەندێک جار ڕۆژانی هەینیش کە ئەگەر میوان بێت یاخود بەرنمەیەکی تایبەت هەبێت ئێرە دەرگای کراوەیە بۆ هەموو میوانێک هاتنە ژوورەوە بە خۆڕاییە کە ئەوە نەریتێکە دەتوانم بڵێن بەز لە هەرێم هەیە ئەوەش خزمەتێکی ترە لە ڕووی پێکەوە ژیانەوە لە ڕووی بەڵێ زۆر کەس لە بیانیەکان کە دێنە ژوورەوە دەست دەخەنە جیرفانیان کە بزانم پسولەی چونە ژوورەوە چەندە بەڵام کە دەڵێن بە خۆڕاییە زۆر دڵخۆشتر دەبن کە ئەم مێژوە جوانە دەبینن بە خۆڕایی. هەرێمی کوردستان وەکو پێکەوە ژیان لەگەر کورد و ئاشووری و مەسیعی و ئێزیدی و فەلەکان و لە سەردەمی کۆن و جوولەکەکانش لێرە نیشتەجێ بووینەوە تورکمانەکان و پێکەوە ژیان زۆر شتەشی جوانە کوردەواری خۆمان ئەمە لە سەردەمی کۆنەوە ئەو پێکەوە ژیانە هەتا ئێستا پەرەی خۆی هەیە وەکو براکاکەیەکان و زۆربەی قەومەکان کە لێکوانە بووینە پێکەوە ژیانەکی زۆر جوانیان بەڕێکردی هەتا ئێستا هەتا ئێرەیان هینەیە و ژیانەکی زۆر خۆشەوەکو و برایانە هەتا ئێستاش لەگە یەکماین.
پێکڤژیان ئەگەل سەر بنەمایێ قەنەعەت و باوەرێ بیتن ئەو پێکڤژیان دێ geleka çespayî bîtin nava civakên mirovan da. Herêma Kurdistanê jî êkeş wan navçan ku pêkvejiyan qenaete bawere eldev takê hevniştîmaniyê Kurdistanê. Ev nimûzeca ev me behes kirî wek qutabxaneyeka dêrîn et nava hevlêra paytexit da ku hemî pêkhatên wî serdemî dat nava wê qutabxanê da xandin xand ew bîne sombul bîne tablûwek ciwan edbiya vê pêkvejiyanê da. Weku ev ro hingûd bername pêkvejiyan da dîtî ke tablûwekê gelekê ciwan bû biya vê pêkvejiyan û rêzgirtinê da. Hêviyama we ev pêkvejiyana her ya berdewam bîtin, her di geşê da bîtin. Kurdistan jî ya parastî bîtin, hîn jî bimînin xêr û şat.